زانای گەورەی فیزیا ئەلبەرت ئەنشتاین دەڵێت نازانم لە سێهەم جەنگی جیهاندا چ چەکێک بەکاردەهێنن، بەڵام ئەوە دەزانم لە جەنگی جیهانی چوارەمدا بەدار و بەرد پەلاماری یەکتر دەدەن. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایەڵی داهێنانتان لێبێت. کایلا خانمێکی ئەمریکیە لە شاری سلێمانی دەژی. خەمخۆری بۆ ژینگە دەیگەێنێتە شاری سلێمانی و لە کەمپی باریکە دەگیرسێتەوە. پرۆژەیەکی فێرکاری و ڕاهێنانی لە بواری کوشتتوکاڵیدا ساز کردووە. پرۆژەکەی کایلا کوشتتوکاڵی هەمیشەیە کە بریتە لە کوشتتوکاڵکردن بە کەمترین تێچوونی ڕێژەی ئاو و پێدانی خۆراک بە خاک لە ڕێگەی پاژماوە ڕووەکیەکانەوە بەبێ بەکارهێنانی مادەی کیمیایی. کایلا ماوەی ساڵ و نیوێکە لەم کەمپەدا سەرقاڵی ئەم پرۆژەیە. سنوورکەریم میوانی کایلا بوو. بە ئۆتۆمبیل چەندین کیلۆمەتر دەبڕێت تا دەگاتە شوێنی کارەکەی. کایلا ژنێکی ئەمریکیە و دانیشتووی شاری سلێمانیە. ئەو سەرپەرشتیاری کێڵگەیەک دەکات لە کەمپی باریکە لە شارۆچکەی ئەربەد. فێرکاری لە بواری کشتتوکاڵکردن بە کەمترین ڕێژەی ئاو و بەکارنەهێنانی مادە کیمیاویەکان لە خاکدا ئەو پرۆژەیە کایلای بەر لە ساڵ و نیوێک لە ئەمریکاوە گەیاندۆتە ئەم کەمپە. ئەمەش لە پێناو پارێزگاریکردن لە سروشت و خاک. ئێمە تیشک دەخینە سەر نمایشکردن و پەروەردەکردن، بەڵام نمایشکردنی چۆنیەتی پراکتیزەکردنی کشتتوکاڵ بە شێوەیەکی سروشتی کە پێی دەوترێت کشتتوکاڵی بەردەوام کە گرنگی بە دیزاین دەدات لە چاودێریکردنی زەوی. ڕۆژانە کاتژمێر 8 دەست دەکات بەوانەوتنەوە. دوای کاتژمێرێک دەچنە کێڵگەکە بۆ ڕاهێنان بە شێوەیەکی کردداری. زۆرینەی بەشداربووان دانیشتووی کەمپەکەن و بە گرنگیەوە لە بەشداریان لە کۆرسەکان دەڕوانن. دەڵێن پرۆژەکە ڕێگەیەکی تازەیە بۆ ئەوان کە لێی سودمەند بوون. ئەو قاشولکە ئەو تشت و قاشولکە هێکە ئەس ناوێژم ئەس دەینم تۆزێکی بوو خڵاتە دروست دکم ناعم دکم ئەلفرێن بەر حەدیقاخوا زۆر فیکی جوان دەرکەدووە، زۆر خزراواتە جوانت دەرکەوێ، هیچ مەوادی کیماوی هیچ استخدام ناکەم، ژ بۆ گوڵ و شیناتی و سەوزەکە هیچ استخدام ناکەم. ئەم طریقەیە بۆ ئاوەکە کەم بەکاربێنێ. ئەم طریقە هەر جەڕێکی ئەیکێتە لە ژێر عەرز پڕیەکی لە ئاو ئەم دارش استیفادەی لێ هەبێ دوای خۆی ئەو ئاوەکە لە خوارەوە هەڵەمژێ. کایلا دڵخۆشە بەوەی چەند ڕێکخراوێک دوای بەشداربوونیان لە کۆرسەکانی ئێستا کار لەسەر هەمان پرۆژە دەکەن. بە هیوایە ڕۆژێک پرۆژەکەی بگاتە زۆرترین کەس و ببێتە مۆدێلێکی تازەی کشتتوکاڵکردن. ئەمەش لە پێناو پاراستنی ژینگە و مرۆڤ و بەرهەمی سروشتی و باشتر. Our hope is that this concept wouldn't stay on this farm. هیوادارم ئەم بیرۆکەیە لەم کێڵگەیەدا نەمێنێتەوە. هیوادارین ببێتە فەزای ڕاهێنان و ببێتە بیرۆکە کە خەڵکی تر بیبینن پێی سەرسام بن و بڵێن ئەمە سەرسوڕهێنەرە، منیش دەتوانم باشتر لە شوێنی خۆم پێشکەش بکەم. هیوادارم شێوازی کشتتوکاڵی سروشتی بهێنینە ناوچەکان لە ڕێگەی جوتیارانەوە بیگەێنینە ئەنجام. وانەکانی کایلا ڕۆژانە بۆ ماوەی 5 کاتژمێر بەردەوامە و دوای تەواوبوونی کارەکەی بە هیوای ڕۆژێکی نوێ دەگەڕێتەوە بۆ شاری سلێمانی. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. لە شاری مەهاباد لەدایک بووە. لە سوید خوێندنی ماجستەری لە بواری ئەدەبیدا لە ڕوانگەی جەندەریەوە تەواو کردووە. خاوەنی 4 کتێبە و چەندین وتار و نووسینی لە گۆڤارە جیاجیەکاندا بڵاو کردووەتەوە. هاوکات دەستەی نووسەرانی گۆڤاری تیشکە. ئێستا شەهلا دەباخی میوانی زایەڵی داهێنانە. شەهلا خانم کاتت باش. ئەم کاتەی خۆتان باش. زۆر سپاس. ئێوە خاوەنی چەندین پەرتوک و نووسین و لێکۆڵینەوەن لە بواری ئەدەبی و ئازادی ژنان و دژە کۆڵۆنیالیزم و
چەند سەختە بۆ خانمێکی تاراوگەنشین بەردەوام بێت لە کاتێکدا لە وڵاتەکەی خۆدا ناتوانیت بژیت. ئەمە چ خەمێکە بۆ تۆ و چ خەمێکی بۆ تۆ دروست کردووە؟ ڕاستەکەی وەیە کە هەر ئینسانێک بەستراوەتەوە بەو زێدەی بەو خاکەی کە لێی لەدایک بووە، بۆ کەسێکی کە چەندین ساڵ لە ئەکسیل لە تاراوگە دەژی و لە خاک و نەتەوە و کولتوری خۆیدا دەبڕێ، ئەوە دەبێتە خەمێکی دایمی. یعنی تۆ بەیانی کە لە خەو هەڵدەستی هەست دەکەی دەیبژێری کە من بڵێ ڕۆژێکی بگەڕێمەوە نیشتمانی خۆم، ئەگەرچی نیشتمانی دووهەم بۆ وێنە سوئید ئەویش بە جۆرێک دەبێتە نیشتمان، بەڵام ئەوە هیچ لەو خەمەت کەم ناکاتەوە کە ئەتۆ بەردەوام فکرت لە وڵاتەکەی خۆتە. بە تایبەت بۆ نمونە ئێستا ئەگە بەوێنە بڵێن ئێستا ئەوە 41 دانە ڕۆژە بەرخۆدانێکی یەکجار مەزن بە دروشمی ژن ژیان ئازادی هەیە و لەو 41 ڕۆژەیدا کوردستان بۆتە کوشتارگایەک کە هەموو ڕۆژە بۆ وێنە ئێمە هەر ئەوڕۆبەیانی 4 شەهیدمان لە شارەکانی مەهاباد و قەسری شیرین و بانە و ئەوانە هەبوو. بۆیە مەسئلەی تاراوگە یا ئەکسیل بۆ کەسێکی کە غەمی نیشتمانەکەی دەخوا دەبێتە خەمێکی کە هەمیشە خۆی دێنێتە ژێر پرسیان، ئەمن لە چۆ ڕاوەستاوم، ئەمن خەریکی چم. و بە تایبەت دەو حاڵەتەی وەکوی ئێستادا ئەو پرسیارە دێتە گۆڕێ بە خۆت دەڵێ بریا ئێستا من لەوێ بم، بریا من یەکێک لەو ئینسانانە بم، بریا توانی بام شتێکی بکەم، بریا توانی بام دارێکی لەسەر بەردێکی دانیم. بۆیە ئەو خەمە بەردەوامە لەگەڵ ئێمە زۆر خەمێکی گشتین و بەردەوام لەگەڵتنە. بەڵێ شەهلا خان، سەرکوتکردنی ئازادی شارستانی و ئازادی هونەر و ئازادی سەرەتایەکانی مرۆڤ و خانمان دەتوانێت چ کارە ساتێک دروستکات بۆ ژیانی گشتی؟ دەزانین کاگا سۆجان، ئەگەر ئێمە ژنان بنمونەوە هەرە پرسیارەی خۆتان کە ژنان بۆ ژنان ئەمە پێم وایە کە خودی و دروشمی ژن ژیان ئازادی فەلسەفەیەکی یەکجار گرینگە، حتا ئێستا لە تەواویتی وڵاتانی دنیایشدا وەکو ڕێنەسانسێک چاوی لێ دەکەن، بەراورد دەکرێت لەگەڵ شۆڕشی مەزنی فەرەنسا. لە شۆڕشی مەزنی فەرەنسادا ئێمە بەحسی بەرابەری و ئازادیمان هەبووی، بەڵام لەوێدا ئەو ڕوانگە پەرسپێکتیڤە جێندەرێ ون بوو، کوتیان ڕاوەستن با شۆڕش سەرکەوێ ژنان دوایە پرسیارەکانیان باز بکرێت. دیتمان تا 1970ەکانی چێسا کە بۆ وێنە لە ژنان لە فەرەنسا و لە فەنلاند لە نۆروێژ لە سوئێد توانیان مافی دەنگدانیان هەبێت. کەوایە باسی ژنان کە ئازادیەکانیان لە چۆ گرینگە، ئەمن دەڵێم ئازادی ژنان بناخەی سەرەکی ئازادی گشت کۆمەلگایە. چونکە بە قەولی فۆکۆ دەڵێم جەستە وای لێ دێکە تەواوێتی ئەو جێی کە دەسەڵات تێیدا زەبر و زەنگی خۆی نیشان دەدا، لە جەستەی ژندا بە تایبەت ئەوە ئێمە دەیبینین. هەر بۆیشە گەر بیبەستینەوە بە دۆخی ئێستا کاتێک ژنێک هەڵدەستێ، کچێکی جوان هەڵدەستێ بۆ سەفەرێک دەڕاتە تاران کە سەفرێکی زۆر عادی بکە، ژیانێکی عادیە، بەڵام لەوێ کە دەبینن ژنێکە فاکتۆری ئەوەڵ و دەبینن لە نەتەوەیەکی دیکەیە کە کووردە بە مەرگی وی دەگات. بۆیە ئازادی ژنان، ئازادی ژنێکی نەتەوەی ژێردەست لە ئێستادا دەبێ پرسیاری بەشەریەت بێ، دەبێ پرسیاری هەموو ئینسانێکی بێ کە بۆ دەبێ نەتەوەیەکی کە ژێردەستە ژنان وە بە تایبەت بەگشتی لە ئێراندا کە لە توولی ئەو لە ماوەی ئەو 42 ساڵی کە حکوومەتی ئیسلامی دەسەڵاتی ئیسلامی دەسەڵاتی ئاخوندەکان لەسەر کار بووە، ژنان واویتی ئەو زەبر و زەنگانەیان لەسەر بووە و بە تایبەت ژنی کورد. بەڵام یەک شت هەیە، ژنی کورد ئێستا دەستی داوەتە شۆڕشێکی کە بە بڕوای من
ئەو شتێک کە ئێستا لە کوردستان ڕووی دەدا لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕووی دەدا شۆڕشێکە کە ئەگەر کورد و ئەگەر بە نیوی ژنجیان ئازادی نەکرابە ئەمن پێم ساڵیانی ساڵ لە ئێرانێ هیچ گۆڕانکاریەکی ئەو تۆ نەدەکرا بە نێوی ئیسلاح تەڵەبی بە نێوی ڕێفۆرمی سەبر ڕنگ بوو 40 ساڵی دیکەش بخایێنێ بەڵام چونکە دروشمی ژنجیان ئازادی لە ناو ئاخنی خۆیدا لە هەوێنی خۆیدا هەڵگری ڕۆنسانسێکی فکریە هەڵگری ڕۆنسانسێکی سیاسیە هەڵگری ڕۆنسانسێکی ئەخلاقیەکەی بە چمانە بۆ مانایی کە 42 ساڵە ساختارێک هەیە پێکاتەیەک هەیە ستراکچەرێک هەیە کە لەو ستراکچەرەیدا ژن بەردەوام ڕۆژانە ئازادیەکانی مافی ئینسانیەکانی دەچێتە ژێر پێ کاتێکگە تۆ دروشمی ژنجیان ئازادی هەڵدەگری لە ڕاستیدا تۆ کۆی ئەو ستراکچەرەی دێنێ ژێر پرسیار کۆی ئەو پێکاتەیەی دەتەوێت سەر و ژێر بکەیت و بۆیە ئەمن بە بڕوای من دیسان دەڵێمەوە دە کۆمەلگایەکیدا کە ژن ئازاد نەبێ ئەساسەن ئەو کۆمەلگایە ناتوانێت بەختەوەر بێ پیاوەکەشی ناتوانێت بەختەوەر بێ لە کۆمەلگای ئێراندا لەو 42 ساڵەیەیدا ئەمن پێم وایە ئەو زوڵمەی کە ساختارەکە دەسەڵاتی سیاسەکە دەسەڵاتی ئاینیەکە کردی ئەو پیاوسالیارەی کە بە بۆنەی دەسەڵات و بە بۆنەی دین و بە بۆنەی ئەو ئۆرگانانەی کە هەیان بوو ژنی چەوساندەوە لە ڕاستیدا ئەو شۆڕشەی کە ئێستا ئێمە دەیبینین پیاوان هاتوونەتە پشتی و ئاوا پیاوان پشتیان گرتو هەستانەوەیە کە بە دژی خودی ئەو نۆرمانی کە پیانیش تێیدا بەختەوەر نەبوو پێشتی هەستی دەکرد کە زوڵم لە نیوەکەی دیکەی خۆی دەکات چون ئینسان بەڕای من ئینسان دوو بەشی هەیە پیاوانە بوونەکەی و ژنانە بوونەکەی دە هەر پیاوێکدا بەشێکی ژنانە هەیە و دە هەر ژنێکیشدا بەشێکی پیاوانە هەیە و ئەو ئینسانە بە یەکەوە کامل و ئەو شۆڕشە بە بڕوای من دژی ئەو نۆرمانە بۆ کە 42 ساڵە ئینسان بەگشتی و ژن بە تایبەتی لەگەڵ دوبلمۆرالێک زیندگی دەکات ڕۆژانە لە خۆی دەپرسێ باشە من خوشکەکەم زوڵمی لێ دەکرێت ژنەکەم زوڵمی لێ دەکرێت لێ دەکرێت و بۆیە من پێم وایە ئەو شۆڕشە کوردانەیە کە ئەمن لەسەروەی پێداگری دەکەم کەم مۆری کوردانەی خۆی لەسەر بێت هەر جورەی کە دەڵێن شۆڕشی فەڕەنسا بۆ ئازادی و بەرابەری مۆری فەڕەنسەوی بوونی خۆی لەسەرە شەهلاخان زۆر سپاس بۆ کاتی پێدبەخشین بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا هەربژین. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. نووسەر و پرۆفیسۆری ئەمریکی جۆزێف کامبێڵ دەڵێت شوێنێک لە ناو ناخی خۆتدا بدۆزەرەوە کە خۆشی تیادا بێت ئەو خۆشیە ئازارەکەت دەسووتێنێت لە جیهانەوە گوڵبژێرێکمان لە کۆمەڵێک دیمەنی ناوازە بۆ ئامادەکردوون. قوتابخانەیەک لە ئوسترالیا کچان و کوڕانی نەوجەوان دەنێرن بۆ کێڵگە کوشت و کاڵەکان بۆ ئەوەی بەکردار فێریان بکەن چۆن ڕوەک دەڕێن و چۆن باخداری دەکەن بێجگەلەوە فێری ئەویان دەکەن چۆن ئاژەڵداری بکەن و گرنگی بدەن بە بەروبوومەکان.
لێرە تەلەفۆنی مۆبایل یان هیچ شاشەیەک بەدی ناکەیت ئەم کێڵگەیە پۆلی خوێندنە و تێیدا زۆر شت هێر دەبیت. مە ژینگەیەکی تەواو جیاوازە لەلایەنی ئاسایی خوێندن هەست بە جیاوازی تەواو دەکەیت بەڵام هاوکات ئەرک و یاسا و ڕێسا هەن کە دەبێت ئەنجامی بدەیت بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆشی زۆری لێ دەبینیت. ئەم خوێندکارانە بەشێکن لە خوێندکارانی خوێندنگەی پیشەسازی گوندی نایاب لە گیمپی ستیت های ئەوەی نزیکەی 2 کاتژمێر و نیو لە باکووری برسبنەوە دوورە. ئەوە دەستکەوتێکە بۆ ئێمە بەوەی کە ئەو منداڵانەی بەپەرۆشن حەزیان لە کوشت و کاڵە بۆ ئەوەی دەرفەتێکمان پێ بدەن بیان هینە دەرەوەی پۆل و بایەخیان پێ بدەین و هەروەها دەرفەتی زیاتر ئەوەی لە ئێستادا بۆ پیشەسازی کوشت و کاڵمان فەرەهەمە. خوێندنگەی گیمپی های خاوەنی 2 کێڵگەی کشتتوکاڵیە و تێندا خوێندکارانی کشتتوکاڵ بەشداری لە چاندنی بڕی زۆری بەرهەمەکانی کشتتوکاڵی بازرگانی دەکەن ئەوەی لە سەرانسەری ناوچەی کوینلاند دەفرۆشرێت. کێڵگەکانمان تا ڕاددەیەک بچووکن ئێمە دەتوانین بە ئەندازەیشی گەورە کار لە بێستانەکانماندا بکەین و هەروەها بە ئەندازەیشی کەمتریش ئاژەڵداری بکەین و لە هەر شێڵگایەکدا 1 یان 2 مانگا بەخێو بکەین. بێجگە لە چاندنی بەرهەمی خۆراکی شتی زۆر پێشکەش بە خوێندکاران لە خوێندنگەی نایاب دەکرێت ئامانج لەم پرۆگرامە گروتین سەبارەت بە دەرفەتی شارەزایی بوون بە خوێندکاران بدرێت. ئەم پرۆگرامە زۆر بەرەو پێشت دەبات هەروەها دەستپێکێکی مەزنیشە بۆ چوونە نێو ئەم پیشەسازیەوە. هەندێک لە خوێندکارەکان لە کار لەگەڵ ئاژەڵداریدا دەکەن و هەندێکی تریان کار لە کێڵگەدا دەکەن یان لەگەڵ ماشین و تراکتۆر بەڵام کارکردنیان لە کێڵگەدا ئەزمموی ڕاستەوخۆ بەدەستدێنن هەر بۆیە ئایندەی کشتتوکاڵی لە دەستی کەسانی باشدایە. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. هەشتەمین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بەردەوامە. جوتیاران و پیشەوەران و گەشتیاران بە یەک شاد بوونەوە لەم فیستیڤاڵی هەنار و پاییزەی هەڵەبجەدا. هەنار بەرهەمە سەرەکیەکەیە لەگەڵ ئەوەشدا بەرهەمە پاییزەیەکانی دیکە نمایش دەکرێن و ساڵانە بازاڕێکی گەرم بۆ جوتیاران ساز دەکرێت. وەک براندێکی بازرگانی ناوی هەڵەبجە لە پاڵ ناوی هەناردا دەهێنرێت. ئەمە ژوای کردووە ساڵانە لە فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەدا ئەزاران هاوڵاتی لە دەوری خۆی کۆبکاتەوە کە دەیان جوتیار بەرهەمەکانی خۆیان لەم فستیڤاڵەدا نمایش دەکەن. هەموو هەنارەکان هەر کەس تامێکی خۆی هەیە هەر جۆرە هەنارێ تامێکی خۆی هەیە ئەمە نەوعێکە ئەمریکی ئەمە تامێکی تایبەتی هەیە ئەمە جۆرێکە ئێمە هەڵەبجەیەکان زۆر لەمانەیە خۆین چونکە ئەمە تام و مەزەیەکی ئێژگار خۆشی هەیە ئاوێکی زۆری هەیە هەناری حەمە ساڵەخانیش بڵێن لە ساڵی 1945ەوە پیاوێکی نەخزمی ئێمە لە ساوای ئێرانیە ناوێتی. خانمان لەم فستیڤاڵەدا بەشداری کارا دەکەن بە ئامادەکردنی هەنار و بەرهەمەکانی تا دەگاتە خواردن و دروستکردنی شیرینی و بەشداریکردن لە بەڕێوەبردننی فستیڤاڵەکەدا. بەرهەمەکانمان نەستە لێ زیاتر ئیشی شۆکۆلاتەکەین با بڵێن زیاتر لەسەر تەڵەب دروستیەکەین بەڵام مەسەن بۆ نمونە ئەو شتانەی کە بۆ ئێرەمان هێناوە چەند تامێکی جیاوازە. لە پاڵ بەرهەمە پاییزیەکاندا ئەکسەسواراتی ژنان و بەرهەمە کوردەواریەکان لە جلی کوردی و کڵاوزەڕ و کۆڵوانە و بەرهەمەکانی دیکە خانمان بە یەکجاری لە دەوری یەکتر کۆ دەکاتەوە. تا ڕادێ گرنگی خۆی هەیە هەم ئێمە ئەتوانین ئیسفادەکەین هەم مشتریەکانمان ئەتوانن ئیسفادەکەن. بەرهەمی پاییزەی ناوچەی هەورامان و هەنگوینی شاخ و بەرهەمە و شکراوەکانی وەرزی هاوین لە فستیڤاڵەکەدا کڕیاری تایبەتیان هەیە. هەنگوینەکان لە ڕاستی ئێمە کە تەنها بەرهەمی هەنگەکان لە ئێستاە تەنها هەنگوینەکەی بەردەستە بەڵام ئێمە توانین بە 2 جۆر هەمان بێ ئەوانەی کە هەنگەکە خۆش شانەکە دروست دەکات زیاتر بۆ کەسانەیە کە بۆ نەخۆشی بەکاریهێنن چون ئەو مێوە دەستکردەی کە دای ئەنیت بۆ یاریدەدەری هەنگەکە کە بتوانێت زووتر ماڵەکەی دروست بکات هەندێک کەس حساسێتی پێی هەیە لە ڕاستیان ناتوانێت بیخوات بەڵام لەگەڵ ئەوەشە ئەوانەی کە بازنەکەی و خۆی دروستی ئەکات شانەکەی ئەوە هەم گرانترە هەم چون هەنگ بە زەحمەتتر دروستی ئەکات لە کاتی دروستکردنی هەنگوینە
و بە شێوەی پاڵفتەکەش هەمان ئێمە شیلەکەی زۆر کەس شانەکەی هەر بەکار ناهێن. هاتوین بە پێشکەشکردنی کۆمەڵی بەرهەمی ناوچەی هەورامان هەڵەبجە شارباژێر سنووری هەڵەبجە هەموو بەرهەمەکانمان خۆماڵین شتی جوان پاگوخاوێن بۆ هاوڵاتیان لە ڕووی ئابوووریەوە ئەم جۆرە پێشانگایان ئەم فستیڤالانە کارێکی زۆر جوانە دەستخۆشی لە ستافی بەڕێوەبەرانیەکەین. ئەم فستیڤاڵە 8 ساڵە لە هەڵەبجە بەردەوامە ئامانجلەی دروستکردنی بازاڕە بۆ جوتیاران و خاوەن پیشەکان هەوڵێکیشە بۆ گەڕانەوەی خواست بۆ بەرهەمە ناوخۆیەکان. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. فیلمە سەرێکیە بەهێزەکانی خانمان ڕۆژانێک لە فیلمە ئەکشنەکانی ئەمریکادا ناوازە بوون. لەم دوایەنەدا فرانچایزە گەورەکان و بلاکباستەر و پلاتفۆرمەکانی دیکە خانمانیان لە ناوەندی کارداریەکاندا داناوە. بەهێز و داهێنانەکانیان گۆڕانکاری ساز دەکەن. ئەم فیلمانە سەرنجی بینەران زیاتر ڕادەکێشن. ئەم راپۆرتە دەرخەری ئەو ڕاستیانەیە. فیلمی ئێلیەن یان بێگانە کە بەرهەمێکی ساڵی 1970 شۆڕشێک بوو لە بواری سینەمادا کە تێیدا سیگۆرنی ویڤر ڕۆڵی ئەلین ڕێپلی گێڕاوە وەک بوونەوەرێکی دەرەوەی زەوی کە شەڕ لەگەڵ کۆمپانیایەکی گەندەڵی وەڵای ئاسماندا دەکات. پەیمانگای فیلمی ئەمریکا ڕۆڵی ویڤر بە یەکێک لە گرنگترین ڕۆڵەکانی مێژووی سینەما دەزانێت. پاڵەوانە ئەکشنەکانی ژن لەم ساڵانەی دواییدا گەشەی کردووە و ژمارەیان زۆر بووە. هەروەها پاڵەوانەکانی ئەمڕۆ لە ڕووی ئەتنیکی و نەتەوەییشەوە هەمە چەشنتر بوون. کەتی شۆڵمن بەرهەمهێنەری فیلم و خاوەنی خەڵاتی ئۆسکار کە داکۆکی لە یەکسانی جێندەری لە پیشەسازی سینەمادا دەکا دەڵێ کراوەبوونی باوەشی هۆلیوود بۆ ژنانی پێشەنگ لە فیلمە ئەکشنەکاندا بەهۆی خواستی خەڵکەوەیە. ژنان کڕیاری سەرەکی بەرهەمەکان و هەر بۆیش بەڕاستی ئەوەی دەتەوێت بیکەی ئەوەیە کە فیلم بۆ زۆرینە دروست بکەیت نەک تەنها کەمینەیەک. لە هەمان کاتدا بە پێی راپۆرتی ساڵانەی زانکۆی کالیفۆرنیا لە لۆس ئانجلس سەبارەت بە هەمەچەشنی لە هۆلیووددا دەوترێ ئەو فیلمانەی کە لە ڕووی نەتەوەییەوە هەمە چەشنترن فرۆشەکەیان زۆر بەرزترە لە فیلمەکانی دیکە. ئەم جۆرە ڕوانینە بوو سینەماش بۆ بینەرانی گەنجیش جێگای سەرنج و گرنگیە. وەک سۆفیا پانچاڵی تەمەن 11 ساڵ کە دەڵێت پاڵەوانی دڵخوازی ئەو خۆشکەکەی نەوجەوانێکی پاکستانی ئەمریکیە لە زەنجیرە فیلمی میس مارڤلدا. بەتایبەت ئەگەر ژن بیت لە دڵەوە هەست بە خۆشی دەکەم چونکە بەو شێوەیە تێدەگەم هۆلیوود دان بە ئێمەدا دەنێت و ئەوان گرنگی بە ئاین و نەتەوەکانی تریش دەدەن. بەڵام گۆڕانکاریەکانی ئەم دوایەی هۆلیوود وای نەکردووە دایکی سۆفیا ڕاستیەکانی ڕابردووی ئەو پیشەسازیە لە یاد بکات. ئێستا جیهانێکی جیاوازە لەو کاتێک کە ئێمە تێیدا گەورە بووین. ئەو سەردەمەی ئێمە کارەکتەرە سەرەکی و بەهێزەکانی ژن لەسەر شاشە و پەردەی سینەماکان زۆر کەم بوون. ڤیۆلا دەیڤز وەک یەکێک لە ئەکتەرە هەرە بەناوبانگەکانی ئەم سەدەیە کە تواناکانی خۆی لەسەر شاشە و پەردەکانی سینەما سەلماندووە دەڵێت بەهێزکردنی ژنان چ لەسەر شاشە و چ لە پێش کامێراوە گرێدراوی یەکترن. لە ناکەودا کەوتما دۆخێکەوە کە دەبوو هەڵبژێرم بەڵام هەڵبژاردننی بەهێز بکەم وەک ڕۆڵگێران لە فیلمی The Woman Kingدا چونکە هەموو شتێک لەم پیشەیەدا بە کاریگەری و پێگەی کەسەکانەوە بەستراوەتەوە. بۆ پنەلەپێ پۆلۆ بەفراوی نووری دەنگی ئەمریکا واشنگتۆن. کاتێک چەکدارەکانی گروپی دەوڵەتی ئیسلامی لە ساڵی 2016دا دەواازەی مۆنۆمنتی دێرینیان لە شاری مووسڵ بە بلدۆزەر وێران کرد، ئەوە بەشێک بوو لە ناوبردننی سیستماتیکی میراتی کولتوری وڵاتەکە. ئێستا شوێنەوارناسە ئەمریکی و عێراقیەکان کار بۆ دووبارە ئاوەدانکردنەوەی ئەو شوێنەوارە دەکەن کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 2700 ساڵ لەمەوبەر.
دیوارن بە نەخشە و نیگار و نویسینên سەردەمێ شاهên ئاشووریانە لە دەواازەیە شینەوارن ماشکی لە باژارێ مووسڵاکەڤن. لە 2016 کۆمەڵەیە دەوڵەتە ئیسلامی داعش ئەو دەواازە ji nav bir lê beşên ku di jêr erdê de bûn parastîmane. Kar bi destên şînewarên Iraqê dibêjin heşt dîwarên ku taybetmendên şînewaran yên Emerîkî û Iraqî vedîtine yên berî 2700 salane û dîmenên şerên serdemê Senharîb şahê Aşûriyan li ser hatine wê nekirin. تكمن الأهمية في أنها القطعة الوحيدة گرنگیا وی دەروکی ئەوە کو bi tenê parçeyê hemû aliyên nexşeyê wî parastîne. Ajansa parastina şînewaran ya serbinetewênê girtî ku bingehê wê li Swîsraya dibêje zanayên şînewarên Zankoya Musilê û Zankoya Pensilvanya Emerîkî dest daya kolana wî layenê derwazeya maşkî li Cotmehê. Ew nîşan dide ka çawa berî pitir ji 2700 salan Senharîb şerê berfirehkirina paytextê İmparatoriyeta Aşûriyan li Musilê dikir. هي منحوتات جدارية من مادة المرمر. نەخشە لەسەر دیوارێ مەرمەرینە نیگار و نەخشیان ڕەنگینن دار و سەرباز دقادا شەردا و شوڕا بە هەموو هورکاریان بە. عێراق warê serhildana şaristaniyetên Somerî, Babilî û Aşûriyan bû û destpêka nivîsînê jî. Lê di şer û nerehetiyên dihan salên borî de gelek ji şînewarên Iraqê hatin dizîn û ketin destê qaçaxçiyan û eger hinek ji wan hatibin vegerandin lê Daeş şiya gelek ji şînewarên berî İslamê bide berşefalan. 70% من هذه المنحوتات شوهت هەفتê sedê ji van nexşeyên serberî bi şêwekê zanistî hatine jinav birin. Ji bo ciwankariya derûkê maşkî, nivîsînên mismarî di beşê bin erdê de nehatine guhertin û nexşe û nîgarên eslî mane. Mebes ji projeyê Ajansa Netewên Girtiya Parastina Şînewaran ew e vî cihê wêrankirî bike navendê perwerdeyê taybet bi dîroka Musilê. دەخیلی شەمۆ دەنگی ئەمریکا. ڕێبەری مافە شارستانیەکانی ئەمریکا مارتن لوتەر کینگ دەڵێت هەرگیز ئازادی لەلایەن ستەمکارەوە نادرێت، دەبێت لەلایەن ستەملێکراوە داوا بکرێت تا زایڵەیەکی دیکە و جوانی و داهێنانێکی دیکەی جیهان ماڵەوە.